بەڕێز لوقمان غەفور نووسراوەیەکی هەیە کە بەم سەردێڕەوە دەست پێ کاتوەڵێت لێگەڕانایە باگە لە نووسوەکە هەر لە نووسندا بووایە نێپاڵ بنمونە و دەڵێت کە مامۆستا ئێرک دایوبەر مامۆستای زانستە مرۆیەکان لە زانکۆی مینیسۆتا ساڵی 2018 زاینێ قسەیەکی کرد کە ئێستاش لە گوێندا ئازرینگێتەوە کاتێک کە وتی نهێنی و سەحری سۆشیال میدیا لەوەدایە کە گەلە ژێردەستەکان ئەخەوێنێت و بە خەوێکی قۆڵیاندا دەبات. نائەداڵەتی لە نێو گەلە نادیموکراتیکەکان و تەنانەت دیموکراتیکەکانیش وەک ماری سڕبوو لێ دەکات و سڕی دەکات. قسەکانی وانەیەکی تەواوی پێوە بەسەر برد. لە نێو شەلەحانەیەکی توندی نێو خوێندکارەکاندا بەشێکی زۆر لە خوێندکارەکان وایان نیشاندا کە سیحری سۆشیال میدیا هێندە توندە لە ئۆپیم ئۆفیۆن تونتر. بەرزبوونەوەی دەنگ دژی نائەداڵەتی نێو کۆمەڵگە سڕ دەکات. خەڵک بێهۆش دەکات. ئەخەون و لە خەوێکی قوڵدا دەبن. ئەو وڵاتانەی دەسەڵاتێکی نائادڵ و گەندەڵ بەڕێوەی دەبن باشترین چەکیان بەدەستەوەیە بۆەوەی میلەت زیاتر بخەوێت ئەویش سۆشیال میدیایە. دەسەڵاتی زیرەک لە نێو ئەو میلەتانەدا ئەتوانێت بە ئاسانی بەم چەکە پارێزگاری لە دەسەڵات و مانەوەی خۆی بکات. دەبێت بە دابینکردن و فەرەهەمکردنی بە شێوەیە کە بە ئاسانی بگاتە دەستی گەنجان. ئەتوانین بڵێن قسەکەی مامۆستا ئێرک تەواو و هاوتەری بە لەگەڵ ڕووداوی ڕاماڵینی دەسەڵاتی نادادپەروەری نیپاڵ لەلایەن خەڵکەوە. گەنجانی نیپاڵ بەهۆی سۆشیال میدیاوە لە خەوێکی خۆشدا بوون. بێهۆش کرابوون. کاتێک دەسەڵاتی سیاسی ئەم ئەفیۆنەی لێبڕین خەبەریان بۆەوە. کاتێک دەسەڵاتی نێپاڵ بڕیاری بڕێنی ئەم مادە بێهۆشکەرەیدا کە ئینتەرنێت بە دوایدا سۆشیال میدیایە گەنجەکان خەبەریان بۆەوە و ئەوەی لی کەوتەوە کە بۆ وانەیەک بۆ تەواوی دەسەڵاتدارە نائادڵەکان. ڕەنگە قسەکەی مامۆستا ئێرک تا ڕادەیەک ڕاست بێت. کاتێک ناڕازاییەکان لە هەرێمی کوردستانی ئێمە لە سەردەمی پشکۆدا بوون وردە وردە بە ناوی ئازادی دەربڕینەوە چەکەکان لە دەستی شەقام سەندرانەوە وەدرایە دەستی میدیای ئەهلی. ماوەیەکی زۆر ناڕازایەتیەکان لە ناو میدیای ئەهلی خەوێنران و دواتریش بە حەزبی ئۆپۆزیسیۆنی فەیک سڕکران و هیچ ڕەشەبایەک نەما بۆ گەشانەوەی پشکۆی ناڕازی شەقامی کوردی. ئێستاش ئەوە تا بە تەواوی سۆشیال میدیا تەواوی گەنجی کوردستانی بێهۆش کردووە و ناڕەزایەتیەکانی لە سنووری سکرینێکی بچووکی سەر مۆبایلێکەوە دوور ناکەوێت.